172 قوتووە شیرە ئارەنگ لە ماوەی 1 ساڵ و 4 مانگدا خواردوونی. دایک و باوکی هاوشێوەی شتەکانی دیکەی وەک یادگاریەک بۆیان هەڵگرتووە. ئێستا کە ئارەنگ گەورە بووە و تەمەنی گەیشتووە بە 12 ساڵ و ساڵانە لەگەڵ یادی لەدایکبوونی وێنە لەگەڵ قوتووە شیرەکان دەگرێت کە نرخی هەمویان دەگاتە 800,000 دینار. مامۆستا دلێر عەبدوڕەحمانی باوکی ئارەنگ باس لەوە دەکات تەنها ئەو کوڕەیان هەیە و لەگەڵ هاوسەرەکەی هەوڵیان داوە تەواوی ئەو شتانەی هەر لە منداڵیەوە تاوکو ئێستا بۆیان کڕیوە هەڵی بگرن. پاشەوە کە لەدایک بوو حەزمان کرد ینی بە حوکمەوەی کە خۆم زۆر گرنگی بە مەسایلی ئەرشیف و ئانایە پێم خۆش بۆ ئەو شتانێک کە پەیوەندیان بە ژیانی منداڵی ئەوە هەیە هەمووی ئەرشیف بکەن. ئیتر بۆیە یەکەم شت لە قوتووی شیرەکانەوە دەستم پێ کە حەوتی دەی 2010 ئێتەوە یەکەم قوتوو شیرەتی کە ئەڵمان پسڕاندەوە شیری خواردەوانە هەتاوەکو ئەخیر قوتووە شیر 7/2/2012 تقریباً ساڵێک و 4 مانگ. باوکو و دایکی ئارەنگ تەنها کاریان هەڵگرتنی قوتووەکان نەبووە بەڵکو تەنانەت ڕۆژی خواردن و تەوابوونی هەر قوتوویەکیشیان تۆمار کردووە. اینجا لە پشتی هەموو قوتووە شیرەکان تاریخی هەڵپچڕاندنی قوتووە شیرەکە نووسراوە لەگەڵ تاریخی کۆتای هاتنی شیرەکەەوە ڕقەمیشی لە دراوە هەمووەتەن لە ژمارەیە کوێسە تاوەکو ژمارە 172 قوتوو شیرە. ئارەنگ جگە لە پاراستنی قوتووە شیرەکانی سەردەمی منداڵی خاوەنی زیاتر لە 10,000 وێنەی تایبەتی خۆیەتی و هەروەها 12 دەفتەری یادەوەریشی هەیە و بۆ هەر ساڵێکی تەمەنی دەفتەرێکی تەرخان کردووە ئەوەش بە هاوکاری دایک و باوکی هەموو ڕووداوەکان و گەڕان و جوڵەکانی ژیانی تێدا تۆمار کردووە. من بەم قوتووە شیرانە گەورە بوومە هەست بە خۆشی دەکەم کە دایک و باوکم بۆ میان ئەرشیف کردووە و بەڵێن دەدەم کە لەسەر ڕێچکەی ئەوان بڕۆن. جگە لەم قوتووە شیرانە دوو لە قەتتان پێڵاومان ماوە، جلم ماوە، یاریم ماوە، دەستبەنم ماوە، کلکەوانم ماوە ئەوان. ئەمە دەفتەری یادداشتی ساڵی 2022 ئەگە بڕۆم بۆ هەرچی شوێنێک باوکم شتەکانم بۆ باوکم بۆم دەنووسێ و تۆماری دەکات لەم دەفتەری یادگاریانە. ئارەنگ ئێستا لە پۆلی حوتەمی بنەڕەتیە و هەردوو زمانی ئینگلیزی و عەرەبیش بە باشی دەزانێت و ڕۆژانەش بەشێک لە ساتەکانی بەو یادگاریانەوە بەسەردەبات کە دایک و باوکی بۆیان کۆ کردوتەوە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.